ئەمڕۆ بۆ هەفتەمین ساڵ لە هەولێر ڕۆژی وێنەی ڕەشوسپی بەرز ڕادەگیری هاوکات لە عێراق لە هەولێر و لە شاری بەسرا ئەم یادە دەکرێتەوە. بۆ ئەم ساڵ 50 وێنەی ڕەشوسپی کە خۆی لە پیشەوەرانی هەولێر و لە مامۆستایانی کۆنی شاری هەولێر و لەگەڵ وێنەی سەرشەقام لە خۆی گرتووە. دیارە ئەم چالاچێکی هاوبەشە لە نێوان ڕێکخراوی کوردستان فۆتۆ و مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر و سنتەری ڕۆشنبیری کۆمەڵایەتی سوڵتان بەزەفەر لە باغی شاریش کە بە ماڵە گەورەکەی هەولێر ناسرا و مێژوەکەی بۆ ساڵی 1937 دەگەڕێتەوە ئەم باغە دروستکراوە. 8 فۆتۆگرافەرە چالاچێکە ئەمساڵ تایبەتە بە شاری هەولێر کە وێنەی سەرشەقام و وێنەی پیشەوەران و مامۆستایانی دێرینی لەخۆی گرتووە. Gracias.